خۆی بەداخەوە بەڕاستی ئەم شتانە ڕۆیە زۆر دەست ڕاوکەیەکی زۆر دروستەکات ئەم نەخۆشیە لە ئەساسە خۆی نەخۆشیێکی بەی شێ مەترسیدار نیەوە چارەسەرەکەشی زۆر ئاسانەوە سەدان ساڵیشە هەیە و بەردەوامی شێو لە هەموو وەرزەکانیشە هەیە یعنی ئەم نەخۆشیە هیچ شتێک نییە و بۆی کە خەڵکی ژوشار بن سووربوونیەکی زۆری بینی پەنجەکانیانە یاخو لە پی دەستیا بەتایەتی لە مناڵە یان لە قاچیانە وانێک جار سمتیانێگرێتەوە لەگەڵ ناولەشیانە یاخود ئانیشک و بنباڵیان چارەسەرەکەی زۆر ئاسانە بەڵام ئێمە ئەوەی کێشەمان لەگەڵیا هەیە لەوانەیە هەندێک جارەمە بەکار بێنرێ دەیان و سەدان نەخۆشیەیە کە لەوە چێ زۆر بەشیان هەر زۆری ئاسانن ناکرێت تۆ سووربوونیەکی بەسیط یاشتێکی بەسیط تۆ ئیتر هەمووی ڕایکا بۆ لای دکتۆر و کلینیکی پێقەرەباڵە بکرێت ئەم نەخۆشیە ئەگەر نیوەی سلێمانی توش بێت مەترسیدارنی یانی ئەمە بۆی بزانن چارەسەرەکەی زۆر ئاسانە تەنانەت لە ئەوەی کە لە هەموو سەیە لێ دەزەکەوێت نەک لە ئەوەیە شتێکی زۆر بەسیتە و ئەم ساڵ بەراورد بە ساڵان ڕێژەکەی زۆر کەمی کردووە نەک زیایی کردبێ نەک ئەوەی نەخۆشیێکی تازە بێ خۆی لە ئاساسە گەڕی نییە ئەوەی کە گەڕی نەخۆشیێکی ترەکە نەخۆشیێک تا ڕادێ مەترسیدارە ئەوەی کە لیپڕۆسیەوەیە بەڵام ئەوەی کە ئەمان باسییان کە دۆستکەی بز کەنەوە ئینگلیزەکەیەتی نەوە زانستەکەیەتی ئەمە بەناو خەڵکە ئەمە بڵاوکراوەتەوە کە ئەمە گەڕیە تاوان ئەم نەخۆشیە سکەیبیسی پێڵەن بەڵام خۆرانێکی زۆرە بەڕاستی من نازانم بە کوردی چی پێڵن بەڵام وێ نەخۆشیێکی زۆر ئاساییە زۆر بەسیتە چارەسەرکردنی زۆر ئاسانە ئێمە یەکەمیان دڵنیای ئەدەینە هاوڵاتیان هەر شتێک هەبێت هەر شتێک ڕووبە بە ئەمانەتەوە ئەم قسەی ئەڵەمەوە بە دڵنیایەوە بەرپرسشم لەم قسەیە هەر شتێک ڕووبە ئێمە بە هاوڵاتیان بڵاوی ئەەکەینەوە ینی هەر شتێکی تازە بێت یاخود نەوعی بێت چۆن پێشتر لە کۆڕۆنای بڵاوما کردەوە بێ ئەوی ترسێکمانە بێ بۆیە هەر شتێکی تازە شەبێ ئمە خەڵک ئاگادارەکەینەوە کە پێویستی بە خۆپارێزی بێ و دووەمیان ئەگەر حاڵەتێکە بوو تکایە سەردانی نەخۆشخانە بکەن یا سەردانی پزیشکم پزیشکی سپۆر بۆی بیان بینێت بۆی حاڵەتەکان تەشخیصکە چارەسەرەکەی زۆر ئاسانە بۆی لیان گەورە نەکرێ بۆی دەرمانی زۆریان پێ نەفرۆش